خۆڵێ خۆ بەزار ناوی بەڕێزە نورەدین کاک نورەدین بەڵێ خەڵکی کوێی کاک نورەدین کەرکووک خەڵکی کەرکووکی بە میوانی هاتووی بۆ هەولێر یان با ماڵتان بڵێن لێرەیە میوانی خێر بەی سەر چاوان چۆنە هاتووی بۆ فامیلی مۆڵ بەتەنیا هاتووی بەڵێ بەتەنیا هاتوو بۆچی هاتی بەڵا بۆ خۆشی بۆ خۆشی ئارۆ لێرە نان خوارد بەڵێ چۆنە خواردنەکانیانە پێ چۆنە ئای بینێ باش زبر چاکە بەچیەوە سەرقاڵی ڕۆژانە وەڵا بە ئیش و کار و ئەم شتانە ئیشەکە قورس نییە نانە چی ئیشێک دەکەی وەڵایی پاسەوانیەکەین پاسەوانی لەشە ساق بێ سەلامت. پرسیارێکمان ئامادەیە وەڵامەکە زانی دەبیتە خاوەن خەڵەت باش. چۆنی لەگەڵ پرسیار و وەڵامە زانیاریت باشە ئەخ نازانم چیەوە زانیاری گشتی پرسیارەکانمان گشتیە ئاینی تیا وەرزشی تایە پرسیارەکەن کە بزانین زانیان باشە هەرەوەنیە ئەرەوەیە تەواو. بەڵام ئەگەر نەیزانی بە شتێک خۆشم پێشکەشکی بە سەراتێکی خۆشمە بێ بۆ بگێڕیتەوە بەخۆ بەسەرات و شت نازانم نوکتەیەکی خۆشیش نازانی ناوەڵ باشە مشکیلە نییە پرسیارەکەمان ئەوەیە کام بەشەی لەشی مرۆڤ خوێنی بۆ ناچێت کام بەشی لەشی مرۆڤ خوێنی بۆ ناچێت ئاسانکاریە شتەیە باشە مادەم میوانی لە کەرکووکەوە هاتووی ئاسانکاریت بۆکەم هەڵبژاردنەکان گلێنەی چاو نینۆک قش گلێنەی چاو نینۆک قش نینۆکە؟ خەڵکی کەرکووک زۆر زیرەکەن ماشەڵڵا گلێنی چاو تۆڵی چی وەڵامێکم پێ بڵێ بە تەکیدی یەک وەڵامم پێ بڵێ گلێنی چاو گلێنەی چاو تەکیدی خۆپیل کردیتەوە دەست خۆش بێ وەڵامەکە ڕاستە ویتە خاوەن خەڵات خەڵاتێکمان پێ بدەن فەرموو ئەوە خەڵاتی ئێمێ بۆ بەڕێزت دەچیتە دیجیتال ستی بازاڕی دەکەی هەروەها ئەمەش کارتی تێکساس چیکنە هەروە بزان بەرامبەر تێکساس چیکنیش دانیشتویت بەڵێ بەڵێ سە خۆم لێنە لەوێ نانە خوارد بەدا خۆشەڵە زووتر بەهاتینە قەینا مشکیلە نیە دووبارەی کەرەوە خواردنەکانیان زۆر زۆر بەتامە زۆر پاک و خاوێنە دووبارە داوای کەرەوە ینی باشە زۆر چاکە باشە گیان شتێکی خۆشمان پێشکەش ناکەی بۆ خۆیان بەسارە دوشت لە کاتی کارکردنە شتێکی خۆش ڕووی نەداوە بۆمان باسکەی لەگەڵ ڕەفیقەکانتە لە ماڵەوە لە کاتی سەفرەیە بەخوا زۆر حەسانە سەفرەیە سەفرە ناوەڵام خۆم کەم دەرەچوو وەڵڵا ئاڕۆ بەس کەرکووکیڵەن زۆریان حەز لە سەفرەیە و لە دۆڵمەیە و منوانی باشە گیان زۆر خۆشحاڵ بووم بەڕێزن زۆر سپاس بۆ بەشداریکردن کاتێکی خۆش خوارد بەخێر بەسەر سپاس